کەواتە ئاگادار بین لە خوای پەروەردگار بپاڕێنەوە. ئەو کاتێک کەسێک بەهۆی تۆ هیدایەت وەردەگرێ دڵنیا بە تەواوی ئەم سەرزەوێ هی تۆ بێ بە ئەندا هەمووی زێڕ و زیو بێ هەمووی لە پێناوی خوادا ببەخشی هێستا خێری ئەو کەسە ناگاتێک کە دەبێتە هۆی هیدایەتی خەڵک ئەبێتە مایە ڕێنمایی خەڵک. خاڵی سێیەم وتمان کلیل ددانی هەیە، ددانی یەکەمی خلاص، دووەم پاڕانەوە لە ئەلفەتاح کە هاوکارت بێ بەبێ ئەوەی هەست بە خۆت بکەی بتکا بە کلیلی دەرگای خێر. خاڵی سێیەم ددانی سێم لە کلیلی کردنەوەی دەرگای خێر ئیشی کەسێک کە کلیلی خێرە ئەوە نییە لەعنەت لە خەڵک بکە. بەڕێزان زۆر کەسەیە کراوە یان خۆی کردووە بە بانکخواز، خۆی کردووە بە مامۆستای ئاینی یان بەرگەکان لەبەر کردووە، ڕۆژ تا ئێوارە لەسەر ئەو میمبەرە لەسەر ئەو کەناڵە لە فڵان دەستگایە لەعنەت و نەفرەت دەبەخشێتەوە بەسەر خەڵکاو بەداخەوە. هەر ئەلە بەڵێ بە لەعنەت بن، فڵان کەس بە لەعنەت بێ، فڵان گروپ بە لەعنەت بێ، لەعنەت لە خۆی و باب و باپیریشی بە مردوەکانیش دێنێتە دەرێ. ئەوانەی کە کلیلی دەرگای خێرن کلیلەکەمان ددانی سێمی ئەوەیە ڕەحمەتیان پێ لەک نەعلەت. هەر کەسێ لەعنەتی پێ بێ ڕەحمەتی پێ نەبێ یەقینتان هەبێ ناتوانێت دەرگا داخراوەکان بکاتەوە. ئامانجی پرۆگرامی کلیل، ئامانجی ئەم بەرنامەی جەنابتان ئەوەیە ئەو کەسانەی بەهۆی ئەنجامدانی کار و کردەوەیەک قسە و گفتارێک ڕەفتارێکی نەشیاو کە لەلایەن خودای پەروەردگار و پێغەمبەری ڕازگۆی ئیسلام صلی الله عليه وسلم لەعنەتیان بۆ دانراوە، تەوقی لەعنەت شۆتە گەردنیانەوە، ئێمە تەوقەکە بکەینەوە، ئێمە ئەو تەوقە بەم قسە جوانانە بە ئیزنی خوای گەورە بکەینەوە. ئامانجی پرۆگرامی کلیل ئەوەیە تۆ کردەوەیەکت کردووە شایانی لەعنەتی، بەڵام پرۆگرامی کلیل لە بەرنامەکانی داهاتوو تریشیدا بە ئیزنی خوای گەورە خوای یارمەتی دەرمان بێ هەر جارە تەوقێک لە گەردنی کەسێک دەکەینەوە، ڕزگاری دەکەین. بەخوا لەعنەت ناردن بۆ خەڵک زۆر ئاسانە، نەفرەت ناردن زۆر ئاسانە، بەڵام کردنەوەی تەوق لە دەستی خەڵک کە لە بچەکردنەوە تەوقی لەعنەت لابردن لە گەردنی خەڵکا و هێنانەوە سەر ڕێگای ڕاست و کردنەوەی دەرگای خێر لێی ئەمەیان بە هەموو کەس ناکرێت. خوای گەورە ئێمە بکە بە شۆڕە سواری ئەو مەیدانە، بەو بانکخوازەی کە نەفرەت لە خەڵک نەکەین بەڵکو لەعنەت لەسەر خەڵک لابین. وەڕزیش نابین ئەو کەسانەی کەوا کلیل بەدەستن، کلیلی دەرگای خێریان پێەیە، بەڕێزان وەڕز نابن، ماندوو نابن، قەتیش ناومێد نین لە خەڵک. ژیانی واقع پێمان دەڵێ، پرۆگرامی کلیلی پێمان دەڵێت جەنابەت بینیوتە قفڵی وا هەیە، دەرگای وا هەیە چیلۆنەکەی چونکە زۆر دەمێکە داخراوە، بەڕێزان ژەنگ گرتوویەتی، ئەبێت شەوری بکەی، هەندێک ڕۆنی مەکینەی تێکەی، ئەبێ ڕای وەشێنی، جاری وایە قفڵەکە چەقشێکی لێدەی تۆزە ڕای دەوەشێنی دەرگاکە دێنی و دەبەی، ئەمجا کلیلەکە جارێک نا دوو جار نا سێ جار نەهەدەی کاتەوە، نەتان بینەوە لە ژیانی خۆتاندا. مرۆڤی واشەیە بەڕێزان دەمێکە دڵی داخراوە، زۆر دەمێکە دڵی داخراوە لە نور و ڕۆشنایی ئیمان بێبەش بووە، ئەبێت تۆزە چاوریکەین بە قسەی خۆش، ئەبێت دڵی نەرمکەین بە مەدح و ستایش، کارە چاکەکانی باسکەین، پێش باسکردنی کارە خراپەکانی ستایشە کارە چاکەکانی بکەین. ئەمجا ئەم مرۆڤە کە ڕامان وەشاند وەکو قفڵە ژەنگاویەکە کە ژەنگەکەیمان خاو کردەوە، جاری یەکەم نا، جاری دووەم نا، سێەم چوارەم بە ئیزنی خوای گەورە دەکرێتەوە. عەرزم کردن دنیا پڕیەتی لە بەسەرهاتی ڕاستەقینە. لە پرۆگرامی کلیلەوە دەمانەوێت کتێبە بە نرخەکانتان پێ بناسێنی. کتێبێکی زۆر بە نرخەیە، ئەم کتێبە بە نرخە نووسەری ناوداری جیهانی ئیسلامی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی نووسیوێتی. ئەم کتێبانە بکڕن بەڕێزان بیان خوێندنەوە، من سوودی زۆرم لیا بینیون. لە پرۆگرامی کلیلە هەر جارە و چەند کتێبێکتان پێ دەناسێنین. کتێبەکان نووسەرەکانیان کەسانی زۆر ناوداری جیهانین، مامۆستای زانکۆن بەدەیان نامەی دکتۆرا و ماستەریان سەپەرشتی کردووە. ئەو کتێبە بە نرخە بە 3 بەرەکەیە، بە 4 بەرەکەیە، بە 1 بەرگی شەیە، بەڵام خەتەکەی وردە. ئەوەی من وتارەکەم لێ دەرکردووە 1 بەرگیەکەیەتی لە لاپەڕەت 422دا لە ناوی پیرۆزی ئەلفەتاحدا. مامۆستا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی باسی ئەومان بۆ دەکا هەرگیز ناومێد مەبە،
دڵی وایە ژەنگ گرتوویەتی ئەبێ ژەنگەکە لابەی ئەمجا قفڵەکە دەکرێتەوە ئەمجا کلیلەکە کاری خۆی دەکا ناومێت مەبە جارێک نا دوو جار نا دە جار نا سەد جار ئەم پرۆگرامە نا پرۆگرامێکی تر بەرنمەیەک نا بەرنمەیەکی تر وتارێک نا وتارێکی تر بەئیزنی خوا قسەکانمان کاریگەری خۆی هەر دەبێت لە کۆمەڵگادا ئێمە هەرگیز لە کۆمەڵگای خۆمان ناومێت نین دکتۆر نابلوسی دەفەرمێ یەکێک لەو ئافرەتانەی کە ماوەی 16 ساڵ هاتوچۆی دەرس و محازەرەکانی منی دەکرد لە مزگەوت لە دیمەشقی سووریا زاوایەکی هەبوو زاواکەی تەواو گومڕابوو بوو ئەم ئافرەتە بەڕێزە چەندین ساڵ لەگەڵ یا خەریک بوو ئافرەتێکی خواناس بە ئیمان بەو زانستەی کە پێی بوو و نەسیحەتی خەڵکی دەکرد ئەڵێ زاواکەی نەداهاتە سەر ڕێگا تەنانەت کوڕە کچەکانی گەورە بوو بوون کوڕێکی ئەندازیار بوو مهندیس بوو پێی دەوتن بڵێن لا ئیلاها مەڵێن لا ئیلاها ئیلا الله ڕۆڵە گیان کوڕەکانم کچەکانم خوا بوونی نییە لە گەردوونە هیچ پەرستراوێک نییە سەرتان بۆ کەس مەخەنە سەر زەوی سوزدە بۆ کەس مەبن ئەم خەسووە دایکی کچەکە واتە خەسووی زاواکەی ڕۆژێ پێینەوە کچم خۆت بە تەڵاقداندا ڕێنمایی جیابوونەوەی نەکرد ئەیگوت ئیشی من ئەوەیە بانکخواز بم ئیشی من قەزاوت نییە هیدایەت بەدەست خوایە بەڵام ئەم دڵە ژەنگ گرتوێتی ڕۆژ یەک تەکلیفی لێ دەکا ئەڵێ کوڕی شیرینم تۆ زۆر کۆڕ و کۆبوونەوەت بینیوە کوڕێکی خوێندەواری موسەقەفی چەندین کتێبت خوێندوێتەوە ها چاریوە سیفاتە چاکەکانی خەڵک باسکە داوێن پاکی بە ئەخلاقی مەشروب خۆرنی قومارچینی ڕێزی ژنت دەگری وەڵڵا من وەکو زاوا گلەیم لێن نییە چەند بە ڕێزی لەگەڵ کچەکەمە ڕێزی منداڵەکانت دەگری کەسابەتی حەڵاڵ دەکەی یەک عیبت هەیە بینی خۆت و خوا دوێرانە زۆر کۆڕ و کۆمەڵچووی ئەی بۆ نایی جارێک گوێ لە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی بگری کە هەموو هەفتانە محازەراتی هەیە ئەڵێ ڕۆژێکیان لە بەشی ئافرەتانە کچەکەم هاتە لامەوتی دایەکیان مژدەیەکت دەمێ وتم ها کچە شیرینەکەم خۆش مژدەبی وتی فڵان کەسی هاوسەرم ئەمڕۆ هاتووە لە بەشی پیاوانە دانیشتووە ئەڵێ وەڵڵی هەموو دنیام هەوویە بە قەدرەوە خۆشحاڵ نەبووم یعنی مێردەکەشن لەگەڵ تایوتی ئەرە وەڵادایەکیان ئێستا لە بەشی پیاوان دانیشتووە وتم دەی لەخوا بە زیاد بێ ئەها قفڵەکە خەریکە ژەنگەکە بەرەداو دەکرێتەوە چەند ساڵە بەس بە زمانی شیرین خەریکە ئەو ڕۆژە شیرینتر دایمە سیفاتەکانی کەسێک کە دەتەوێت ئامۆژگاری بکەی سیفاتی چاکی باسکە ئەها بە زاواکەی وت چەند لێ ڕازیم حەڵاڵ خۆری کاسبی ڕێزی کچم دەگری باوکێکی باشی پیاوێکی بەڕێزی دووری لە شوێنی خراپ قومارچینی زمانت بەڕێزە ڕۆشنبیری خوێندەواری دنیا دیدەی هەموو چاکەکان بەس بینی خۆت و خوا دوێرانە حیف قیامەتە دوێران بێ ئەڵێ هاتبوو دەرسی دووە محازەرەی دووەمی شاتەوە تا هەفتەی داهاتوو هاتەوە و وتی وەڵڵاهی بیر و باوەڕم گۆڕە قسەکانی دکتۆر نابلوسی ئەوەندە شیرین بوون ئەوەندە زانستی بوون ئەوەندە پڕمعریفەت و عیلم و حیکمەت بوون وەڵڵاهی ئێستا دەڵێم لا ئیلاهە ئیلا الله سبحان الله دەڵێ دوای دوو دەرس دوای دوو محازەرە تووشی ئەزمەی قەلبی بوو تووشی دەمار گیرانی دڵ بوو بردیان بۆ ژووری نەشتەرگەری بانگی کوڕ و کچەکانی کرد بانگی هاوڕێکانی کرد وتی من دەڕۆم بۆ نەشتەرگەری خوا ئازانە دێمە دەرەوە یان نا ئەوەی چەند ساڵە پێم وتون وتومە خوانیە ئیسلام درۆیە ڕێبازی محەممەد ڕاز نییە من پەشیمانم لە هەر هەمووی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئەڵێ بردیانە ژووی نەشتەرگەری لەژێر نەشتەرگەری دەرنەچوو مرد بە ئیمانەوە ڕۆی بۆ لای خوای پەروەردگار بەڕێزان قەت ناومێد مەبن لە خەڵک قەت مەڵێک کوڕەکەم قەت نایەتە سەر ڕێگای ڕاست قەت مەڵێک کچەکەم ڕۆژە لە چک لەسەر ناکە و لە سفوری واز ناهێنێ